من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و ڕۆژ و گرانی خۆشەویست. شاد و کامرانی نمڕۆژ ئەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بۆ دڵخۆشکردنی هەژاران و نەداران یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆژ بەرنامەی بەخشین یەکێک لە پرۆژەکانی خۆی جێبەجێ دەکات کە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان ڕامانگەیاندبوو هەژاران و نەداران دڵخۆش دەکەین بە دابەشکردنی خۆراک بەسەریاندا. بەخشین ئەمڕۆ لە شاری قەڵازێ زیاد لە 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش دەکات بە بەخشینی خۆراک بەسەریاندا. ئومێد دەکەین بەشێک لە مەنێتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە و بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست چەند ساتێک لەگەڵمانە بوو. محمود أحمد بسم الله الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وآله أجمعين. إما داوا لخواي گەورە دەکەین ئەو کەسانەی کە خێرەومەرن و چاکەی لەگەڵ فەقیر و هەژار و داماوان دەکەن لەو ماژی ڕەمەزانێدا ئینشاء الله جەنەت الفیردەوس بۆ خۆیان مسۆگەر دەکەن. ئەو عالەمە فەقیرە، ئەو عالەمە لێقەوماوە، نە پارە هەیە نە مەعاشی دەدەن نە نەوت هەیە. گوێ لێیە داوا لەو خێرەمەند و مسلمانانە دەکەین هیمەت بنوێنن، گوێ لێیە ئەو بەهەشتەی لە قیس خۆ نەدەن، لە پێش خۆیدا بەڕێکەن بۆ قیامەتێ بە هاواری ئەو داما و فەقیر و هەژارەوە دەن کە ئەو زاڵ مستەمکارانە دەستیان لە بینە قاقەی فەقیر و فەقارەتان ناوە. زۆر زۆر زەرورە کە بەهانای فەقیر و داما و لێقەوماوان بێن. گوێ لێیە یعنی بەڕاستی ئەگەر ئافریای ئەو میلەتەی نەکەون ئەو میلەتا تووشی یعنی کاریسەیەکی زۆر گەورە دەبێت. جا داوا لە خوای گەورە دەکەین پشتیوانی کۆمەڵی ئیسلامی بەخشین یعنی بکە ئەوانەی کە خێرەومەندن بۆ فەقیر و فەقاران ئەوە بوونە واستا. یا ربی خوای تبارک و تعالی سەرکەوتویان کە حکم و دەسەڵات بێڕیتەوە دەوری ئیسلامەت و خلافەتمان بۆ بگێڕیتەوە خوایە بەهانای فەقیر و داماوانەوە بێی. خوای گیان خوا خێرە بنووسی، خوا فاداشت و داتەوە، خوای گەورە جەزای بەخێر و داتەوە. یا ربی خوا خێرە هەموو لایەکی بنووسی، خوای گەورە بەهەشتی بان و بەرین و بەنسیب بکە. خوایە خوا جەزای بەخێر و داتەوە، خوا فاداشت و داتەوەی هەموو لایەکی. هیچ و کار نەماوە کاکە، هیچ کەسابات نەماوە، قەیرانە بابە. خوای گەورە دەرکێوەکە لە دیوانە. یا ربی لە هەموو مسلمانە خوای خوا دەرکێن لێوەکەی خوای گیان خوا خێری هەموو لایەکی بنووسی. یا ربی بەخشین پڕ بەدڵ بە خێراتنی بەرنامەی بەخشین دەکەم بۆ شارەکەمان شاری قەڵازێ. ئەمە وەکو خەڵکی قادرا و سەنگەسەر کەوڕ و هاتین لێرە بەشە خۆراکەمان وەردەگرین. سوپاس بۆ خوای گەورە و سوپاسش بۆ خێرخوازان کە لەو قەیرانەدا فریای خەڵکی هەژار و لێقەوماو دەکەون کە بەڕاستی کە بێمەعاشیە بێپارەیە خەڵک محتاجە خەڵک هەزارەها معانات و کێشەی هەیە. بەڕاستی جێگای دەستخۆشیە دەستخۆشیان لێ دەکەین. بەڕاستی جێگای سوپاسە لە بۆ ئەوانە خوای گەورە پاداشتیان بداتەوە لە دنیا و لە قیامەت ئینشاءڵڵا بەخێر و چاکە. خوای گەورە پاداشتیان بداتەوە ئینشاءڵڵا. هەروەها خوای گەورە نمونەیان زۆر کات
خوای گەورە بیکاتە توێشی قیامەتیان، خوای گەورە دەست چاوی ئەوە خۆش بێ خێری هەموو بنووسێت کە هێناوێتی کە پێوە ماندووبووە کە حەزیەتی کێشاوە بە تایبەتی بەرنامەی بەخشین. خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کە ئینشاءڵڵا، خوا وێنەیان زۆر کە ئینشاءڵڵا ومێد دەکەین خوای گەورە وێنەیان زیاتر کات و کار و پرۆژەی زیاتریش هەبێ بۆ فەقیران بۆ هەژاران ئینشاءڵڵا. دەستخۆشی لە مسڵمانان دەکەین، ماڵی فەقیر و بێباوک و بەسەریان کردەوە دەستخۆشیان لێ دەکەین. ئیتر خوا پاداشتیان زیاد بکە، خوا خێریان زیاد بکە، فەقیر و هەژاریان بەسەر کردەوە بەم ڕەمەزانە، خوا خێریان بنووسێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست، لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 750 25 55. بەناوی خوددا سەرەتا بە خەراتتان دەکەین. دیارە لە درێژەی کار و شالەکەەکانی بەرنامەی بەخشین کە چەند ساڵێکە دووبارە دەبێتەوە یەکێک لە بەرنامەکانی سەلەی خۆراکیە. دیارە ئەم ساڵیش بەرنامەی بەخشین بۆ ڕەمەزانی ئەم ساڵ 3500 خانەوادەی دیاری کردووە کە سەلەی خۆراکیان بەسەردا تەوزیع بکات. دیارە ئێمەش لە نووسنگەی قەڵازەی بەرنامەی بەخشین 100 سەلەمان بەرکەوتووە بۆ سنووری شارەکەمان. ئێمەش هەستاوین دیارە بۆ دابشکردنی ئەم خۆراکە، هەستاوین لە گەڕەکەکان و ناحیەکان بەڕاستی خەڵکی زۆر مستحق و هەژارمان هەڵبژاردووە کە خەڵک تەسکەی کردوون بەڕاستی کە خەڵکی زۆر مستحقن ئەو قەیرانە بەڕاستی کاریگەری زۆر گەورەی هەبووە لەسەر نەبوونی خەڵک و خەڵک زیاتر بەرەو هەژاری ڕۆیشتووە. ئێمەش بەڕاستی ناوەکانمان پاکسازی کردووە لە ئەنجامدا 100 ناومان هێشتوتەوە. ئەو 100 ناوە بۆ ئەوی سوتمەت بن لەو سەل لە خۆراکیەی بۆ ئەم ڕەمەزانی ئەم ساڵ. سپاسی خێرخوازان دەکەین، خوا پاداشیان داتەوە کە بەڕاستی دەورێکی کاریگەریان بینیوە. واگەر خێرخوازان بەڕاستی خوا پێداوان هاوکاری زیاتری بەرنامەی بەخشین بکەن، زیاتر دەستگرۆیی بکەن و هاوکاری بکەن، بەڕاستی ئێمەش دەتوانین زیاتر ئاور لە خەڵکی مستحق و هەژار و نەدارەکان بدەینەوە و زیاتر خەڵک سودمەت ببێ بەڕاستی لەو هاوکاری کە دەنرێ بۆ بەرنامەی بەخشین. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە، ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ. ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی، گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ. ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین، بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوە یاد. بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ، هیچ هاوارێ، بە هیچ گریانێ نەکەین. کەواتە ورن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و
فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. بسم الله الرحمن الرحيم. سرتا داواکەرم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعاتی عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کرد بێ. خۆشەویستان، ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی بەرنامەکان و پرۆژەی مانگی ڕەمەزان بۆ بەرنامەی بەخشین ئەمڕۆ توانیمان لەو بڕە خۆراکەی کە 3500 بەشە خۆراکە دامانناوە توانیمان سەردانی شاری قەڵازیە بکەین و 100 خێزان و خانەوادەی هەژار بەسەر بکەینەوە کە ئەمڕۆ بە چای خۆتان ئەیبینین کە خواردمان بەسەرا دابەش کردوون. بۆیە داواکارین لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە هەموو کارەکانمانەوە، بەرەکەت بخاتە سەرۆت و سامانی خێرەوەمەندان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان و دووبارە و دەبارە داوایان لەکەینەوە ئەم بەرنامانەی ئێمە ئەبینن، ئەم پرۆژانەی ئێمە ئەبینن بە تایبەتی ئەم خۆراکە کە زۆر پێویستە لەم ڕۆژەدا و لەم مانگە پیرۆزەدا بۆ خەڵکی کە پێویستیان پێیەتی زیاتر و زۆرتر بتوانن ئینشاءڵڵا پرۆژەیەک بکەن، یاخود مەبلەغی پارە پێشکەشکەن، یاخود خۆراکی وشکت پێشکەشکەن. ئێمەش بتوانین لە شوێنێک لە شارێک لە موقعێک لە کوردستانە بتوانین ئینشاءڵڵا بەشی بکەین و بێن بۆ کەسانێکەوە پێویستیان پێیەتی. دووبارە داوای دوعای خێرەکەین بۆ هەموو لایەک خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز بکا و خوای پەروەردگار تەوفیقمان بدا کە بتوانین زیاتر و زۆرتر لە خزمەتی خەڵکی دابین ئینشاءڵڵا. محمود أحمد مصطفى. ئیمڕۆژ هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان توانی لە شاری قەڵازێ زال لە 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات. وەک بینیتان ئمڕۆ بەرنامەی بەخشین بە بەخشندەیی و هاوکاریەکانی ئێوە توانی یەکێک لە پرۆژەکانی لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان جێبەجێ بکات لە شاری قەڵازێ. کەم نییە کاتێک ئێوەی بەخشندە و ئازیز ئەبەخشن بە بەخشینیش بەم جۆرە دابەشی دەکات بەسەر هەژاران و نەداران لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بۆی پێتان ئەڵێن هەتا ئێوە بەردەوام بن، ئێمەش ماندوو نابین، شار بە شار و دێ بەدەی ئەم کوردستانە ئەگەڕین بۆ ئەوەی خزمەتی هەژاران و نەدارانی پێ بکەین. پێتان ئەڵێن لەم مانگەدا فرسەتێکی گەورەمان لە بەردەستدایە بۆ ئەوەی هەژاران و نەداران زۆرترین ئاسوودەییان پێ ببەخشین و لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە. بۆیە پێتان ئەڵێن هاوکارمان بن بۆ زیاتر خزمەتکردنی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستین بۆ ئەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەی جوانتر و چاکتر پێشکەشی هەژاران و نەداران بکەین لە هەرێمی کوردستان. تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین کە سپاردە بە زایانەدا. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکات.